دەستخۆشی بەرنامەکەتان لێکم زۆر سوپاسانەکەی کە ئێمەتان بەسەر کردەوە. دوو پرسیارم لە بەڕێزێت. پرسیار یەکەم ئایا ئێوە وەکو مامۆستایانی زانکۆ هیچ ئێمە یاساکی تایبەت بە خەومان هەیە، یاسای خەوان پێداویستی تایبەت کە لە ساڵی 2011 دەرچووە، ئایا ئێوە وەکو مامۆستایانی زانکۆ هیچ هەوڵێکتانداوە کە ئەم یاسایە بجوڵێندرێ و بۆمان جێبەجێ بکرێت؟ ئەگەر ئەم یاسایە جێبەجێ بکرێت سوودێکی باشی بۆ خەوان پێداویستی تایبەت ئەبێت و چکە شتی زۆر باشی تێدا یەکێ لەوانە کە سا 5 بۆ دامەزراندن بێ لە شوێنە گشتیەکانە. ئەگەر ئەمە جێبەجێ گرێت سوودێکی زۆر باشی بۆ ئەمەیە. پرسیاری دومیش ئێمە تەنها موچێکی 150,000مان هەیە. ئایا ئەم 150,000 لەم ڕۆژەیە کە هەموو شتێک گران بە کە دۆلار گران بووە، ئەمە ئەبێتە بۆ هۆی بژەی ژیانی خەوا پێداویستی تایبەت؟ دەستخۆشیتان لێکم زۆر سوپاسان. سپاس بۆ کاک ڕێهێڵ بینەرانی ئەزیز. ئەگەر لە دووەمەوە دەست پێ بکەم، بەڕاستی لە دوای بەرزبوونەوەی دۆلار کە 120ەکە بۆتە 150 جارە بە 160 شەڕە، پێم وایە حکومت کاتی ئەوەیە کەیتە تۆزێ بە خۆداچوونەوەی بکات و جارێکی تر بە دوواداچوونێک و وەکوڵێ بە سەرچوونێکی دیسانەوە بەسەریا بچێتەوە ئەم بڕیاری کە تا ڕادێک موچەیەکی 150,000 بۆم ئەزیزانە بڕاتەوە. 150,000 لەواچێ لە زەمانێکە 120-130 دۆلارێکت ڕەنگە شتێکی باش و چاک و مەزبوطی دەکرد، بەڵام من لەگەڵ تامکار ڕێ لەسەر 150,000 ڕەنگە نەتوانێت پێداویستی گەنجێک دابین کات چ جاوەیە گەر ئەم گەنجە ژن و ماڵ و خێزان دروستکە، نەتوانێت پێداویستی کچێکی سنگڵ لەدای پێدابین بکات چ جاوێ ئەم کچە ببێ بە خاوەن ماڵ و عایلە و ئەگەر منداڵی بکەواتە لەگەڵ ئەوان بە ئومێ دەکەین دەسەڵاتداران گویان لێ بێت بەم موچەیە بەسەریا بچنەوە ئیشی لەسەرکەن. خاڵی دووەم ڕاستگویانە پێت بڵم بە حکمەوەی من لە بەشی یاسان نیم و لە بەشی تا ڕادێک دوور و نزیک ڕبتم بە سیاست و بە پەرلەمانەوە نییە. عادەتەن ئەو یاسایە و ئەوەندی کە معلوماتێکم لەسەر بە یاساکە شتێکی زۆر جوانە، زۆر نایابە و دقەکەی زۆر جوان داڕێژراوەتەوە، بەس ماوەتەوە سەر بواری جێبەجێکردنی و ئێمە لە وڵاتی لە کوردستانی خۆشمانە بینەران بیسەران پێم وایە هەمومان دادوی بەدادی جێبەجێ نەکردنی یاساکانمان ئەڵێن یاسای زۆر جوان هەیە، بڕیاری زۆر جوان هەیە، قسەی زۆر جوان هەیە، بەرنامەی زۆر جوان هەیە، بەڵام جێبەجێکردنی لە ئەرزی واقعە جاری وایە تاخیرە بێ. بۆیە تەمەنا دەکەین ئەو کەسانەی کە ئەو فراکسیۆنانی کە گویان لە دەنگمانە، ئەوەندان پەرلەمانی کە گویان لە دەنگمانە بیکەن بە نوقڵانە و بە شیرینی خۆیان بۆ خاوەن پێداویستی تایبەت بە تایبەتی ئەم حکومەتی ئەم پەرلەمانەی تازە کراوەتەوە مودەیەکی زۆری نەماوە. تەمەنا دەکەین لەم بابڵین هەر لەم پەرلەمانەیە و لەم کابینەیە ئیشی لەسەر بکرێت بۆی بتوان ئەمانش دڵ و دەرونیان ئاسوودە بێت، بڕیارێک یاسایەک هەبێت کە مافەکانیان دەستەبەر بکات و زەمان بێت و هەست بکەن کە کەم تا زۆر یاسایەک دەتوانێت بیان پارێزێت و لە هەموو بوارەکان حسابیان بۆ دەکرێت بە تایبەتی لە بواری تەعینبوون و لە بواری ئەو هەلی کارانی کە لە کوردستانە ڕێک دەخرێت. بۆیە پرسیارەکەی جەناب جوانە و تەمەنا دەکەم هەم ڕێکخراوەکانی خۆتان هەم ئێمەش وەکو ئەو کەسانی کە لە بوارێک لە بوارەکانە کەم تا زۆر ڕۆڵمان هەیە بە هەمومانەوە هۆکار بین بۆ جێبەجێکردنی یاسا.